بەداخەوە وەکو لە ناو راپۆرتەکەتانەوە برا بە ڕێزانەی کە باسی ڕێکەوتنەکانی تریان کرد لە بواری ئابوووریەوە یان لە بواری مەسەلەی بوجەوە یان لە بوارەکانی ترەوە کارژێڕیەوە لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەت یاریەم ئەمانش بە هەمان شێواز یعنی کە ڕێکەوتنەکانیان یان بڵێن تێگەشتنەکان دروست دەبێت لە کۆبنەوەکان یەکسەر دوای کۆبنەوە کە بە عملیە مەشێوەی پراکتیکی لایەنی حکوومەتی فیدراڵی عێراق جێبەجێ ناکە و یەکسەر پاش ماوەیەک پاشگەزە بێتەوە هەندێک بۆشایی هەیە بە تایبەتی لە ناوچەکانی دیالە یان لە ناوچەکانی نێوان تۆزخورماتوو لەگەڵ کفری و ئەو ناوچانەی تر لە سنووری کەرکووک و لە سنووری پارێزگای سەلاحەدین زۆر جار هەیە بۆشایەکان پانتاییان 40 کیلۆمەترە هەندێک بۆشایی جگە لە پانتایی درێژەکەی نزیکەی 10 تا 20 کیلۆمەترە یعنی هیچ هێزێکی تیانە نەهێزی حکوومەتی فیدراڵی عێراق تایە نەهێزی پێشمەرگە نە حکوومەتی فیدراڵی عێراق یعنی ڕەزامەند دەبێت کە هێزی پێشمەرگە و بۆشایە نەپڕکاتەوە و نە قبوڵش دەکات بە هاوبەشی بڕۆین پڕیکەینەوە یعنی ئەمە بۆ تەوەکارێک کە داعش ئێستا وردەوردە بنکەی جێگیر لەو ناوچانە دروست دەکات بە تایبەتی لە ناوچەکانی پارێزگای دیالە وەکو جەلەولا خانەقین ناوچەکانی نزیک قەرەتەپە چیای حەمرین کە ئەمڕۆ بە ناچار بۆ حکوومەتی فیدراڵی عێراق بە فڕۆکەی F-16 ئەو ناوچانەی هەموو بردومان کردووە جگە لەوەش ناوچەکانی باشووری کەرکووک ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای کەرکووک لەگەڵ ئەو ناوچانەی قەرەچووخ کە ئێستش بنکە و بارەگای هەیەدا